دوانیوەڕۆی ئەمڕۆ لە باخی گشتی یەکەمین پێشەنگای تایبەتی ئارەس سەرۆر بە ناوی دەستە ماندووەکان کرایەوە کە پێشەنگاکە لە ڕێگەی بەکارهێنانەوەی چەند کەرەستەیەکی نێو ژینگە بەرهەمهێنرا بوو کە چەند کارێکی هونەری زۆر جوانی لێ بەرهەمهێنرا بوو. هاوکارمان ڕەوەند قادر لەنێو پێشەنگاکەەوە بورگێکی بۆ ئامادەکردوین با ئێمەش بەیەکەوە بینەری بورگەکەوین. سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئێمە لە شوێنێک داین کە هونەر و پەیامێکی قوڵی ژینگەی یەکیان گرتووە. ئێمە لە باخی گشتین لە شاری سلێمانی کە لێرەدا پێشانگایەکی ناوازە کراوەتەوە، پێشانگایەک کە پەیامێکی گەورەی ژینگەی هەڵگرتووە کە بەرهەمی ڕەنج و ماندووبوونی خاتونێکی بەهرەمەندە بە ناوی ئارێس سەروەر. ئەمەی لە پێشەنگەکەدا ئەیبینین کۆمەڵە سکێچێکی تایبەت ئەبینین لەسەر هێلەگ و دەستکێشی ژینگە پارێزەکان و ئەوەی سەرنجی منی ڕاکێشا یەکێک لە دەستکێشەکانە کە لەسەری نووسراوە فڕی مەدە پیر بووم، توانای کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکەم نەماوە. ئەمە ڕستەیەکی ئاسایی نییە، بەڵکو ئەمە هاواری ڕۆحێکی ماندوو بێهێزە بەدەست بێباکی ئێمەوە. ئارەس خان سڵاوت لەبێم کاتەوە باش، پیرۆزبایی لێکەین بۆکردنەوەی یەکەم پێشانگات. زۆر جار هونەر جوانی نمایشەکات، جوانی ئەدۆزێتەوە، بەڵام چی وای کرد کە تۆ جوانی لە ناو نەشرینیە بدۆزیتەوە؟ چی وای کرد کە تۆ پاشماوە و خۆڵ و خاشاکی پارکەکان بکەیتە بابەتی سەرەکی یەکەم پێشانگات؟ سڵاو لە تۆش بە خێراتنتانەکەم. هونەرمەند هەمیشە بیر لەوە کاتەوە کە چۆن بتوانێت بەکارەکانی پەیامەکەی بگەێنێ و هەوڵایە ئەو کارانە بکا کە کاریگەریان لەسەر هەیە، ئەو بابەتانە هەڵبژێرێ کە کاریگەری لەسەر مێشک و دڵ و چاوی هەیە. منیش ئەم بابەتەم هەڵبژار لەبەرەوەی زۆر جار کاریگەری هەبووە لەسەر من و هەوڵم ماوە ئەو شتانە بەکار بێنم کە پایوەستن بە بابەتەکەەوە. دەستە خۆش بێت. ناونیشانێکی جوان هەڵبژاردووە، ناونیشانێک کە پەیامێکی خۆڵی هەڵگرتووە. دەسەماندووەکان تەنیا مەبەستت ژینگە پارێزانە یان نەخێر پەیامێکی تری لە پشتەوەیە؟ بەڵێ بە تایبەت جەختم کردوتەوە لەسەر ژینگە پارێزان. ئێمە کاتێکە لە شوێنێکدا ئەنیشین، لە پارکێدا ئەنیشین، کاتێک کە تۆ ژینگەی ئەو شوێنە ناپارێزی ئەبێ بیر لەوە بکەیتەوە کەسێک هەیە لە دوای تۆوە بە دەستە لەرزۆکەکانی. زۆر جار هەیە کەسانێکی بەتەمەن هەن کە ئەو شوێنە پێویستەکە بە سەعات خەریک بن تاکو ئەو ژینگەیە پاک بکەنەوە. بۆیە ئەگەر ئێمە هەر یەک لەلایەن خۆمانەوە ژینگەکە پاک ڕاگرین ئەتوانین کەمێک لە ماندوێتی ئەوان کەم بکەینەوە. لەسەر یەکێک لە دەستکێشەکان نووسیوتە فڕی مەدە پیر بووم، توانام نییە خۆی بکەمەوە. باشە ئەمە ڕاستیەکی تاڵە یان نەخێر داهێنانێکی خۆتە و پەیامێکی لە پشتەوەیە؟ بەڵێ ئەمە ڕاستیەکی تاڵە و کردومە بە هونەرێک بۆ ئەوی کە پیشانی خەڵکی بەم. ئەمە هۆشیاریەکە بۆ هاوڵاتیان، بۆ ئەو کەسانەی کە یەن لێرە تەماشاکەن و بۆی ئەم شوێنەشم بە تایبەت هەڵبژاردووە تاوەکو زۆرترین کەس بیبینێت و پەیامێک بێ بۆیان و ئەو کەسانەشی کە ڕۆژە لە ڕۆژان خۆڵ و خاشاکێکیان فڕێداوە بتوان بەخوا ناپچنەوە و بیر لەوە بکەنەوە کە کەسانێک دوای ئەوان بە مادوێتێکی زۆرەوە ئەو شوێنە پاکەکەنەوە. دەستخۆش هیچ کام لە کارەکانت هەیە کە چیرۆکێکی تایبەتی لە پشتەوە بێت، زۆر ئازاری یابێتیت و بیرت لەوە کردبێتەوە کە ئەم کارەش لە پێشەنگاکە جێ بکەیتەوە؟ ناتوانم بڵم چیرۆکێکی تایبەت، بەڵام هەر یەکە و دیمەنێکە کە لەبەر چاومۆ کردومەتەوە بە هونەرێک. بۆ نمونە بابەتێکم هەڵبژاردووە کە زۆر جار هەیە لە شەقامەکان کە بە سارە ئەڕۆین ساری پێشمان دەبەیە کلێنسێک هەڵەیاتە سەر جاردەکە. من ئەوم دووبارە کردوێتەوە بە هونەرێکیان لە پارکێکا کە من کەسانێک هەن کە توکڵی گوڵە بە ڕۆژە فڕایەن دووبارە ئەوم کردوێتەوە بە هونەرێک. دەستە خۆش بێت. چی بۆ کەساناڵی کە دەستیان هەیە لە پیسکردنی ژینگەکەمانە کە سەردانی پارکێکی لەم جۆراکەن وکو باخی گوشی شاری سلێمانی، ئەوان لە بری جوانیەکان لە بری گرنگی بن بە جوانیەکان و پاگڕاگرتنی شوێنەکە، بەڵام ژینگەکە پیسەکەن. من پێیانەڵێم بە وەفا بن بۆ ئەو ژینگەی کە تیا دانیشتون، لەبەرەوە هیچی تێ ناچێت کە تۆ پاگڕایگەری هیچ قورساییەکی تیان نییە کە تۆ دەبەیەک لێنسێ هەشتێکی پیسە پێەیە. ئەگەر لەو کاتە شازبڵی خۆڵی لێ نەبێ بخێتە دەستەوە بیخێتە شوێنێکی گونجاوە لە باتیەوە یەکسەر فڕی بیت، هیچ قورسەیەکی تیان نییە.
پێ دوایە هونەر ڕێگایکی باش بێت بۆ گەیاندنی پەیامەکان؟ بێگومان هونەر ئەگەر هەر یەک لایەن خۆیەوە ئەو کارانە بکات و بێگومان پەیامەکەی بەباشی ئەگات. سڵاوت لەبێت چۆن باز لە پێشانگەی دەسەماندووەکانەکەیت ئەم پێشانگای کراوەتەوە بە ناونیشانی دەسەماندووەکان بەڕێزە چۆن باسیەکەیت؟ زۆر سپاس بەڕاستی ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا و جیاواز بوو بەلای منەوە ئەوەیە کە ئەم پێشانگایە زیندویەکی هەیە. زیندویەکە چییە؟ ئەوەیە کە هاتووینەتە دەرێ لە هۆڵەکان، ینی ئەوە نیە لە پێشانگایە کابێ وە لە هۆڵێک کابێت یا لە ژوورێک کابێت، بەڵکو لە شوێنی کک و باخی گشتیە زۆ زیندووە بۆ من و تایبەتیش ئەوەی کە کانڤاسی بەکار نەهێناوە یا لاپەڕەیشی بەکار نێناوە، بەڵکو ئەم درێسانەی بەکارهێناوە کە هی ئەو کەسانەیە کە کارەکەن یا کرێکارن یا بە هەر جۆرێک لە جۆرەکان. بەڕاستیەوە جوانیکی زۆ تایبەتی هەیە بۆ من و لە پاڵەوەیە ئەم کەرستانی کە بەکارهێناوە هەمووی کەرستەیەکن کە ئێمە فڕێیانەین، بەڵام دوجار ئەو هێناوێتەوە ناو هونەر، ینی ئەوە دووبارەوە سەلمێنێکە هەموو کەرستەیەکە توانی بۆ بیرۆکەیەشی هونەری، ینی چاوی هونەرمەند جیاوازە لە چاوەکانی تر و هەر چاوێکی تری هونەری. بەڕاستی بۆ من بینینێکی زۆ جوانە، زۆ خۆشحاڵم کە ئەتوانێ هونەر ینی هەموو جارێمان بیرمانە کردەوە یامانوت کە موزیکە توانێ بێت سەر شەقام، بەڵام بۆ نمونە لەوانەیە هونەری شێوەکاری قورستر بێ، بەڵام ئەوە تا ئەمە هاتۆتە ناو پارکەوە یان وەکو شەقام وایە یا پارکێکی گشتیە. بەڕاستی فۆرمێکی تازەیە، شتێکی زۆر جوانە. سڵاوت لەبێت چۆن ئەڕوانیتە ئەم کارەی خات و ئارێز کە وەکو یەکەم پێشانگای کردوێتیەوە پێتان وایە کە هونەر بتوانێت گەێنەرێکی باشی پەیامەکان بێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. بەڕاستی ئەم بیرۆکەی شێوەکار ئارێزخان زۆر جوانە، زۆر شتمان پێڵێت، بەڕاستی پێمانەڵێت ژینگە هیلاکە بەدەست ئینسانەوە، دەستمان بردۆ بۆ هەموو شتێک، بۆ زەوی، بۆ ئاو، بۆ ئاسمان، بۆ هەموو شتێک. ژینگە زۆرمان و ئێمە هەر یەکەمان لە ڕێگەی خۆمانەوە ئەتوانین ئەم پێشەنگایە بە ناوی دەسەماندووەکانەوەیە، هەم باز لە ژینگە ئەکا، هەم باز لەو کەسانە ئەکا کە هیلاکن بە دەست پاکردنەوەی ژینگەوە. ئێمە ئەتوانین لە لای خۆمانەوە هەر یەکەمان لە پەروەردەوە دەست پێ بکەین، لە مناڵەکانمانەوە، لە دراوسەکان، کەسە نزیکەکانمان، هەر لە فڕیانی کاغەزی چکلێتێکی بچووک هەتا ئەچێ بۆ سووتوی جگەرەیەک، هەتا بۆ دەبەیەک، هەتا بۆ شتانی کە یەکبار مەسرەفن، ئەتوانین کەمی کەینەوە بە پێی پێویست. من ناڵم خەڵک هەر بەکاری نەهێنێ، بەڵام ئەتوانین هەر یەکەمان لە لای خۆمانەوە کەمی کەینەوە بەکارهێنانەکان، شتی تر دانین لە باتی. لەبەرەوە دەستخۆشی لە یەکەم زۆر جوانە بیرۆکەکەی، دەستی خۆش بێت.